الحمد لله رب العالمين. الحمد لله وكفى، والصلاة والسلام على رسول الله المصطفى وعلى آله وصحبه ومن وفاه. خۆشەویستەکانم مسلمانە بەڕێزەکان، بەردەوامین لەسەر شەرحی ئەو فەرمودانەی کە دامان ناوایان هەڵمان بژاردووە لە هەڵبژاردەی 222 گەوهەر و مرواری لە فەرمودەکانی هەردوو پێشەوە موسلیم و بوخاری. گەشتینە فەرمودەی ژمارە 31. ناونیشانی فەرمودەکە هەردوو ناونیشانی فەرمودەکە هەموو بەڵاو ناڕەحەتی و ناخۆشیەک و نەخۆشیەک ئەوانەی کە لە دنیا ئینسان تووشێ بێ هەمووی دەبێتە هۆی سڕینەوەی تاوانەکانی ئینسانی مسلمان. عن أبي سعيد وعن أبي هريرة، يعني لهردو صحابه أجرنوا رضي الله عنهما، عن النبي صلى الله عليه وسلم قال: ما يصيب المسلم من نصب ولا وصب ولا هم ولا حزن ولا أذى ولا غم حتى الشوكة يشاكها إلا كفر الله بها من خطاياه. إمام بخاري جمارة 5611 وإمام مسلم جمارة 2573. أم حديثة خۆشەویستەکانم واتاکەی ئەوەیە کە هەر مسلمانێک کاتێک لە دنیاە تووشی ماندووبوونێک ئەبێ، تووشی نەخۆشیەک ئەبێ، تووشی خەم و خەفەتێک ئەبێ، تووشی ئازارێک ئەبێ، تەنانەت دڕکێک کە ئەچێتە پێیە لە کاتی ڕێکردنە، هەموو ئەوانە خوا ئەیکاتە هۆی کەفارەتی گوناحەکانی ئینسانی مسلمان. کەفارەتیش لە کوردی خۆمانە هەمومان ئەیزانین، یعنی کەفارەت یعنی چی، بەڵام خۆی ئەم کەلیمەیەکی عەرەبیە لە ئەسڵا، واتە ئەبێتە هۆی داپۆشینی گوناحەکان. حتا دڕکێکیش، هەتا ماندووبوونێک لە هەر حاڵەتێکە لە حاڵەتەکان، بەڵام حاڵەتەکان حاڵەتی شەرعی بێ، لە ڕێگای شەرعیا بێ. فەرمودەی 32 ناونیشانەکەی ئەو نەخۆشی و ناخۆشیانەی تووشی پێغەمبەر بوون صلی الله عليه وسلم چەند ئەوەنەی مسلمانانی تر بووە. یعنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ تووشی ناڕەحەتی بووە، دووقات بووە ناڕەحەتیەکانی، یان زیاتر لە دووقات. ابن مسعود أيجريته من رضي الله عنه أفرمي قال: دخلت على النبي صلى الله عليه وسلم وهو يوعك، فقلت: يا رسول الله إنك توعك وعكا شديدا. قال: أجل، إني أوعك كما يوعك رجلان منكم. قلت: ذلك أن لك أجرين؟ قال: أجل، ذلك كذلك، ما من مسلم يصيبه أذى شوكة فما فوقها إلا كفر الله بها سيئاته وحطت عنه ذنوبه كما تحط الشجرة ورقها. إمام بخاري جمارة 5648 وإمام مسلم 2571. ابن مسعود أفرميت شو مجورة وبلاي بيغمر صلى الله عليه وسلم ديالا لنا خوشيكي أخيرا بو نخوشي سرمر الله تماشام کرد تایەکی زۆر گرتوێتی، وتم ئەی پێغەمبەری خوا تایەکی زۆرت هەیە؟ فەرمووی بەڵێ، من تاکەی من بەقەدەری یعنی بە ئەندازەی دوو ئەوەنەی مسلمانانی تر خوای تەعالا تا ئەدا بەسەرما. وتم ئەی پێغەمبەری خوا ئەمە بۆ ئەوەی چونکە دوو ئەجرت، بۆ ئەوەی دوو ئەوەنەی ئەوان ئەجرت دەستکەوێ؟ فەرمووی بەڵێ، ذلك كذلك. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هەر مسلمانێک لە ژیانە کە تووشی ئازارەکە بێ، درکێک بەسەرەوە ئیلا خوای تەعالا کاتە هۆی کەفارەتی گوناحەکانی و تاوانەکانی پێ ئەوەرێ، وەکو چۆن گڵای دار لە پاییزە ئەوەرێ، وەکو چۆن دار گڵاکانی ئەوەرێنێ لە کاتی پاییزە. فەرمودەی ژمارە 33 قەدەغە کراوە مسلمان خۆزگا بە مردن بخوازێ. هەمومان لە ژیانی دنیاە زۆر تووشی ناڕەحەتی ئەبین، و ژیانی دنیایش من چەند جار لە وتاری جمعەشە ئاماژەم پێ کردووە شوێنی ئیسراحەت نییە. ژیانی دنیا شوێنی ناڕەحەتی و تاقیکردنەوەکانە. لە ژیانی دنیاە تۆ نەخۆشی تووشە بێ، ئەوە سنەتی خواییە، هەر هەمومانە بێ نەخۆش بکەوین. تۆ کەس مردنت تووشە بێ، ئەوە سنەتی خوایە، هەمومانە بێ کەسمان بمرێ.
تۆ ناڕەحەتیەکانی ژیانی دنیا ئەبینیت لە ماندووبوون و لە هەموو تاقیکردنەوەکان خوای تەعالا فەرمێ وەلەنەبلوەنەکم بشەیء من الخەوف ترس والجوع برس ترس و برس ئەوە هەر لە هەمووی ناڕەحەترە برسیەتی و ترسەتی هەردی زۆر زۆر ناڕەحەتە ونقص من الأموال والأنفس والثمرات جاری وایە میوە بە ماوەیەکی زۆر میوە ناتوانانی بخۆی نیتە ئیمکانیاتت نییە بێپارەی ئەبینی ناڕەحەتی ئەبینی ناخۆش پارەداریش تاقیکردنەوەیە زەلامەیە دەوڵەمەنە لەبەر دەوڵەمەنەکەی ئەیکوژن لەبەر دەوڵەمەنەکەی ناڕەحەتی ئەبینێ لەبەر دەوڵەمەنەکەی شەو نەخوێنی ئەبینێ یعنی ژیانی دنیا خۆشیەکانی و ناخۆشیەکانی هەمووی تاقیکردنەوەیە هەر کەسێ بێوێ لە ژیانی دنیاە هەبەردەوام لە خۆشییا بێ یان دائیمەن داوای خۆشی بکە وەڵڵاهی خۆیە خەڵەتێنێ لە هەندێک حاڵاتە ئینسان ئەڕاتە سەرەوەی خۆزگا بە مردن بخوازێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لو حديثه كأنس كري مالك يجريته رضي الله عنه أفرمي قال رسول الله صلى الله عليه وسلم لا يتمنين أحدكم الموت لضر أصابه فإن كان لا بد فاعلا فليقل اللهم أحيني ما كانت الحياة خيرا لي وتوفني إذا كانت الوفاة خيرا لي رواه البخاري جمالة 5671 ومسلم جمالة 2680 واتا هیچ کەسێک لە ئێوە با خۆزگا بە مردن نەخوازێ هەر ناڕەحەتێکی توش ببێ با خۆزگا بە مردن نەخوازێ مەگەر ناخۆشی دین ناخۆشی فیتنەی دینی کە ترسی دینەکەت لەدەست بچێ ئەگەر ئینسان هە زۆر زۆر ناچار بوو خۆزگا بخوازێ با ئاوا بڵێ کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دیاری کرد ئەفەرمێ بڵێ یا ڕەبی خوایە بمژێنە ئەگەر ژیان بۆ من چاکترە بۆ دین و دنیام بۆ بیشم مرێنە ئەگەر مردن بۆ دین و دنیام باشترە یعنی اختیارەکە بخەرە دەست خوا نەک خۆت بیخەرە دەستی خوا خوایە ئەگەر ژیان بۆ من باشە بمژێنە ئەگەر مردن بۆ من باشە بمرێنە خوا باشی لێ ئەزانێ صحابەیەک لە دوای براکەی بە هەفتەیەک مرد بە هەفتەیەک طبعا ڕیوایەتی تر هەیە کەسی تر لە دوای کەسێکی تر بە ساڵێ مردووە مهم چەند ڕیوایەتێک هەیە لەو بارەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیگەڕنەوە ئەڵێن فلانە کەس شەهید بوو ئەوەی یەکەم کە مرد شەهید بوو ئەوی تریان کە مرد مردنێکی اعتیادی مرد وتیانەی پێغەمبەری خوا فلانە کەس خوا بۆی کرد بە شەهیدی مرد بەس براکەی وە مردنێکی اعتیادی مرد پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی شتی وا مەڵێن ئەی نازانن ئەم لە دوای ئەو لەو ماوەیە کە مایەوە چەندێ نوێژی کرد چەندێ ڕۆژووی گرت چەندێ خێری کرد چەندێ زکری کرد ئەوە هەر هەمووی ڕاتە سەر حەسەناتەکانی جاری وهایە یەک ساڵ یەک مانگ یان مدەیەک لە ژیان تۆ زیاتر ئەژێی ئەجر و پاداشتێکی زۆرت دەسەکەوێت لەوانەیە یەک هەفتە نەخۆشی ببێتە مایەی کەفارەتی گشت گوناحە گەورەکانن یەک هەفتە بۆیە قەت خۆتان خۆزگا بە مردن مەخوازن ئەگەر ناچاریش بوون ئاوا بڵێن کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموودەی ژمارە 34 ئازا ئەو کەسەیە لە ئیسلامە لە قیاسی ئیسلامە طبعا لە قیاسی غەیرە ئیسلامە ئازا زۆرە فلان پاڵەوانە فلان شێرە فلان وایە نه این زۆرە بەس لە ئیسلامە من و تۆی مسلمان قیاسی ترمان هەیە بۆ ئازایی ئازا لە ئیسلامە ئەو کەسەیە کە خۆی ئەگرێت لە کاتی تووڕەبوونە خۆی ئەگرێت لە کاتی تووڕەبوونە عن أبي هريرة رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال ليس الشديد بالسرعة وإنما الشديد الذي يملك نفسه عند الغضب إمام بخاري جمارة 6114 وإمام مسلم لجمارة 2609 حديث من بو أجرنوا بيغمر صلى الله عليه وسلم قياس يكمان بو دعنا بو باڵەوانێتی لە ئیسلامە تۆ چۆن ئەڕوانیتە کەسێک کە ئەم کابرا کەسێکی یعنی ئازایە پاڵەوانە ئەمە قیاسەکەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئازا ئەو کەسە نییە کە خەڵکە دابەزەویە زۆران بازە ئەوە ئازا نییە ئازا ئەو کەسەیە لە کاتی تووڕەبوونە خۆی ئەگرێ ئازا ئەو کەسەیە لە کاتی تووڕەبوونە خۆی ئەگرێ چەنەها کەس هەیە ئازایە بەڵام کە تووڕە ئەبێ زەلامێکە کوژێ تەواو ئێوارە لە شوێنێک دانیشت بووم کێشەیەکی عایلیان هەبوو یەکێک لەو کەسانە وتی نەیەڵا بیکوژم من هەڵسام بیکوژم بەس نەیەڵا بیکوژم نەجاتتان بدەم لە دەستی زۆر سەیرە بات سیرکە یەڵێ نەتان یەڵا بیکوژم نازاوە ئەزانێت کە کوشتی نەجاتێ بێست نازانێت کە کوشتی هەتایە ئیتر نەجات نامێنێ
لەو ڕۆژەوە کە کوڕەکانی ئادەم قابیلیان هابیلی کوشت تا ئەمڕۆ مرۆڤایەتیان ناڵێنێ بەدەستیەوە، لەو ڕۆژەوە کە ئیمامی حوسەین شەهید کرا و کوژرا تا ئێستا مرۆڤایەتیە ناڵێنێ بەدەستیەوە. کوشتن ئاسان نییە، هەموو کەسی ئەتوانێ خەڵک بکوژێ، دوور لە ڕووی جەنابتان خوێڕی ترین کەس ئەتوانێ خەڵک بکوژێ. کوشتن ئاسانە، بەڵام پاڵەوانترین کەس ئەو کەسەیە کەوا خەڵک ناکوژێ. پاڵەوان ئەو کەسەیە کەوا سەدرەگرێ و ئازاری خەڵک نادا، ئەوە پاڵەوانە. ئیسلام ئاوا ئەڕوانێ. طبعا ئێمە باسی جیهاد ناکەین، يعني کاتێک کافر هات و وڵات داگیر کاو یان تۆ ڕۆیت، يعني ئەوە مەوزوعێکی ترە. ئێمە باسی ژیان ئەکەین، باسی ژیان، يعني جیهاد حاڵەتی تایبەتی خۆیە. بەڵێ فەرمودەی ژمارە 35 سنەتە لە کاتی تووڕەبووندا پەنا بگریتە خوا لە شەیتان. سليماني كري سورة صحابي في غمر صلى الله عليه وسلم رضي الله عنه قال كنت جالسا مع النبي صلى الله عليه وسلم والرجلان يستبان وأحدهما قد احمر وجهه وانتفخت أوداجه فقال رسول الله صلى الله عليه وسلم إني لأعلم كلمة لو قالها لذهب عنه ما يجد لو قال أعوذ بالله من الشيطان الرجيم ذهب منه ما يجد. إمام بخاري جمارة 3282 وإمام مسلم جمارة 2610. خۆشەویستە کانم سلەیمان ئەیگەڕێتەوە بەمان صحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەگەڵ پێغەمبەرا دانیشتو بووم لە مەجلیسێکە دوو زەلام بوو بە شەڕیان، یەکێکیان گوێنیە دا بەوی تریان گوێنی خراپ، کاتێ تووڕە بوو چاوی سوور بووە گرێی ملی ئاوا پەنما بوو ئاوسا بوو لە تووڕەییە. جا ئینسان تووڕەبی ئاوایە دیارە ترخۆ جەنابتان ئەزانن. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من وشەیەک ئەزانم ئەگەر ئێستا ئەو زەلامە بیڵێ ئەوەی نامێنێ، نە چاوی چاو سووریەکە ئەمێنێ نە گردن ئاوسایەکەی ئەمێنێ. وتیان چی؟ پێغەمبەری خوا فەرمووی ئەگەر بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم ئەوانە لاچی چۆ شەیتانە تووڕەی کردو. مشکلەی ئێمە ئەوەیە خۆشەویستەکانم، شەیتان تووڕەمانەکا و ئێمەش نازانین بەچی ڕزگارمان ببێ. ئەگەر یەکەم جا بۆت کرا بڵێ ئەعوذ بالله من الشیطان الرجیم، ئەگەر سەر کەوتی زۆر باشە، سەر نەکەوتی ئەگەر بە پێوە بیدانشە، ئەگەر بە دانشتنەوە تووڕە بووبووی هەڵاژێ ڕاکشێ، ئەگەر زانیت هەر باش نابی هەڵسە دەستنوێژێ بگرە، چونکە شەیطان لە ئاگرە و شەیطان تووڕەی کردووی تۆ بە ئاو بیکوژێنەوە ئەو ئاگرە خۆی ئیتر نامێنێتەوە. فەرمودەی ژمارە 36 ئارامگرتن لەسەر کاربەدەستانی ستەمکار. خۆشەویستەکانم ئەم ئیسلامە هیچ شتێک نییە یاسایی بۆ دانە نابێ، هیچ شتێک نییە قانونی بۆ دانە نابێ، تەنانەت مەسائیلی تەعاملکردن لەگەڵ کاربەدەستانە. ئێمە لەو بارەوە چەندین حەدیثمان هەیە، یەک دانەیم لێرە هێناوەتەوە لە خزمەتتانە کە ئیمامی بوخاری گەڕێتەوە ژمارە 3603 و ئیمامی مسلم ژمارە 1843 أفرمي لابن مسعود وإجريته رضي الله عنه أن رسول الله صلى الله عليه وسلم قال إنها ستكون بعد أثرة وأمور تنكرونها. قالوا يا رسول الله فما تأمرنا؟ أمر شيمان فيكي؟ قالت تؤدون الحق الذي عليكم وتسألون الله الذي لكم. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت دڵنیا بن لە پاشی من کۆمەڵە کاربەدەستانێک پیا ئەبن مافتان ئەخۆن. پێغەمبەر فەرمێت صلی الله عليه وسلم فەرمێت لە پاش من ئەمانە دێن ئەیان بینن، زەمانێ دێن ئەثەرە ئەبینن. ئەثەرە یعنی کابرا بۆ خزم و بنەماڵە و دەسڵاتەکەی خۆی و حزبەکەی خۆی هەیە، بەڵام بۆ خەڵکی تر نییە. پێغەمبەر فەرمێت صلی الله عليه وسلم وأمور تنكرونها، وشتينك أبينن يوزورتان بينا خوشة كأيان بينن. صحابيك فرموي أي بيغمري خوا أي لو حالتين ما تشيب كين باشا، أما يا ساكيه تشيب كين باشا لقل أو كاربدست الظالمانة ما دام لأصلا مسلمان، يعني همو هاولاتيك من تو همو موظفيك همو كاربدست همو ژێردەستەیەک لە وڵاتێکە حتا کاربەدەستەکانیش مافیان هەیە و مافی خۆی هەیە، یعنی کە داوای ئەکا
و ئەرکیشی لەسەرشانە کە ئەدای بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێت تو ئەرکەکەی خۆت ئەدا بکە. ئەی مافەکەم ئەفەرمێت داوای مافەکەت لە خوا بکە. کاربەدەستان بە دوعا ئەگۆڕێن. لەوانەیە زۆر سەیرتان بێ لەم قسە. طبعاً قسە غەریبە. بەڵام تەجروبەی تاریخ بڕۆن تەماشای مێژوو بکەن وا بووە. هەردەم مێژوو وا بووە. کاربەدەستان دائیمەن بە گوێرەی ملەتەکانیانن. ملەتەکە خراپ بێ کاربەدەستی خراپ دێتە شوێنەکەی. خۆ کاربەدەست نهاتووە لە دوکانەکەی توا دانشێ بڵێ فێڵ بکە قۆڵی خەڵک ببڕە گران بازار گران بکە. نهاتووە بە دایرەکەی تۆ بڵێ ڕەشوە بخۆ فێڵ بکە چی بکە چی بکە. نهاتووە بەس تۆ ئەیکەی. بەڵام کە تۆ ئەیکەی کاربەدەستەکەی سەرەوەتیش خوا وا دروستیەکە کە ئەویش وا بکە. بۆیە ئەگەر بتەوێ خۆت چاکەی إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ضل أم ضل بقورت من تو أم بيقورين خوي تعالى لسروا هم يقوري أي قوري يعني ضل يقوري أجر لا شيء ندا ضل يقوري كوابو أما تشعر سري إسلام أبو أم موضوعه ولا سر أما طبعا شتمان زورة حتى صحابية كنت أي بيغمري خوا آية برانبري أنا وسينو بشمشير پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی نەخێر مادام مسلمانن و نوێژ ئەکەن نەخێر. مادام نوێژتان تیا ئەکەن نەخێر. ئێمە باس مسلمان ئەکەین باس حاکمی کافر ناکەین. حاکمی کافریش ئەو کاتە بڕێ یاسای خۆی هەیە. مادام ئێمە حاکمەکە لە ناو مسلمانانە و یەکێکە لە خۆمان چارەسەر ئەوەیە کەوا ئێمە خۆمان چاکەین و داوا بکەین خوای پەروەردگار ئەو چاکە. حتا یەکێک لە پیاو چاکان و پێشینان فەرموویان ئەگەر بزانم یەک دوعام خوا قبوڵێکە لە هەموو ژیانە ئەگەر بزانم یەک دوعام خوا قبوڵێکە ئەو دوعایە ئەکەم خوا کاربەدەستان چاک بکە. چونکە کاربەدەست چاک بێ هەموو دنیا چاکە بێ. ئیسا بۆ نمونە من دوعایەکەم قبوڵە دوعای چی بکەم بڵێم خوایە ڕزقم زیاد کە ئەی ئەگەر کاربەدەست باش بێ ڕزقی منیش باشە بێ. بڵێم خوایە ئەمن و ئەمانم بۆ باش بکە ئەی ئەگەر کاربەدەست باش بێ ئەمن و ئەمانیش باشە بێ. بڵێم خوایە هەرچی بیڵێم ئەگەر کاربەدەست باش بێ ئەوەش بۆ منیش ئەوێ. کەوابوو باشترین دوعا ئینسان ئەگەر بزانێت یەک دوعای قبوڵەوەی بی کە خوا کاربەدەستان ئیسلاح بکە. فرمودەی 37 قەدەغە کراوە لە خۆزگا خواستن بە یەکگەیشتن و ڕووبوونەوەی دوژمن یعنی ملاقاتی ئەعدا. ئینسان قەت خۆزگا ناخوازێ بێژە خوایە بۆم ئاسان کە بکەمە بەرامبەر دوژمنان ڕوبەڕووی دوژمن ببمەوە قەت ئینسان ئەم دوعایە نەکات. أبي إبراهيم عبد الله بن أبي أوفى صحابي في غمرة صلى الله عليه وسلم خوي وباوكشي أفرمي أن رسول الله صلى الله عليه وسلم في بعض أيامه التي لقي فيها العدو انتظر حتى إذا مالت الشمس قام فيهم فقال يا أيها الناس لا تتمنوا لقاء العدو واسألوا الله العافية فإذا لقيتموهم فاصبروا واعلموا أن الجنة تحت ظلال السيوف. طبعا دعاء وفي غمر صلى الله عليه وسلم فرمي اللهم منزل الكتاب مجري السحاب هازم الأحزاب اهزمهم وانصرنا عليهم. إمام بخاري جمالة 2966 و إمام مسلم 1742 أم حديثا جرنا في غمر صلى الله عليه وسلم الهندي لو روجاني كجيش بدوج منكاني لكاتي غزايات شاوراني أكرتها دويني مروان. پێغەمبەر صلی الله علیه و سلم دائما ئەگەر بەدەست ئەو بوایە جەنگ دەست پێ بکە چاوەڕوانیەکەت تا دوای نیمەڕوان بۆ ئەوەی لە شەوە نزیک بێ بەرەو فێنیکی بچێت چونکە شەڕکردن لە کاتی گەرمای نیمەڕوانە زۆر زەحمەتە. پێغەمبەر بەتایبەت شەڕە شمشێر بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیخستە دوای نیمەڕوان جەنگەکان ئەمجا چاوەڕوانیەکە تا خۆر طبعا لارە بوویەوە یعنی لە پاش نیمەڕۆ پاشان هەستایە سەرپێ و فەرمووی خەڵکینە خۆزگای گەیشتن بە دوژمن مەخوازن داوای سەلامەتی و دوور لە بەڵا بکەن لە لای خوای پەروەردگار. زۆر کەسەیە خۆزگای خواست و دوایی دۆڕا یان ڕای کرد یان پشتی هەڵ کرد یان بە بێدینی کوژرا. جا ئەگەر پێیان گەیشتن یعنی بە دوژمن ئەوە ئارام بگرن و بزانن کەوا بەهەشت لە ژێر سێبەری شمشێردایە. پاشان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی خوایە ئەی دابەزێنەری قورئان ئەی بەڕێخەری هەورەکان ئەی ڕاونەری کۆمەڵەی مشریکان ڕاویان بنە و سەرمان بخە بەسەریانە. ئەمە ئەوە دەرەخا ئینسانی مسلمان قەت حەز نەکا بگاتە دوژمن چونکە ئەمە حەزکردنە لە تاقیکردنەوە. دائما بڵێ اللهم إني أسألك العفو والعافية في الدنيا والآخرة.
اللهم إني أسألك العفو والعافية في ديني ودنياي وأهلي ومالي، اللهم استر عوراتي وآمن روعاتي، اللهم احفظني من بين يدي ومن خلفي وعن يميني وعن شمالي ومن فوقي، وأعوذ بك من أن أغتال من تحتي. إنساني مسلمان داواءك خوالا بلاو مصيبت بدوري بقري، خوالا نخوشي بدوري بقري، خوالا تعقيم نكيتوا، خوالا هیچ بەڵایەکم بەسەر نێری، نە بەسەر خۆمان، نە بەسەر ماڵمان، نە بەسەر مناڵمان. ئینسان ئەبێ داوای ئەمە بکە، نامە داوا بکەی بڵێ خوایە بمگەێنە بە دوژمن ئەبینی چیەکەم. خۆزگا خواستن بە دوژمنان زۆر مشکیلەیە خۆشەویستەکانم. ئینسان دائما بڵێ یا ربی ئەسألوکە العفو والعافیە، داوا بکە خوا تووشی عافیەتت بکات، تووشی بەڵات نەکا. ئەمە ڕاستە، ئەمە ڕێگا ڕاستەکەی. جا ئەگەر گەیشتی بە دوژمن پیاو بە، ئیسە ئێمە ئەڵێن خوایە تووشی دوژمنمان نەکەی. بس گەیشتیتە دوژمن ئێمە ناچاریە، گەیشتیتە دوژمن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ پیاو بەڕامەکە، پیاو بەڕامەکە، کوژرایەتیش سەر مەخە خوار، چونکە بەهەشت لە ژێر سێبەری شمشێرایە، بەس شمشێری حەق، خۆ نەک شمشێری ناحەق. تو بڕۆی تەعدا لە خەڵک بکەیت، تو بڕۆی نازانم فشەی بە شمشێرەکە تۆ بکەیت، گەزاف بە شمشێرەکە تۆ لێدەی. ئەگەر بەرامبەر دوژمن بوویتەوە، دوژمن هات والله سەری بۆ مەخە خوار و بەرامبەری بۆستەوە با بکوژری. شهيد إن شاء الله تعالى. من قتل دون ماله فهو شهيد، من قتل دون دينه فهو شهيد. جل بروا في غمر صلى الله عليه وسلم آواي أفرموا صحابة كان تشجيعك كوا آوابا أم جا فرموي أي أو ذاتيك أو قرآن الدابزان دو، أي أو ذاتيك هوركان تو أي هني تو أي بي، أي أو ذاتيك وا سري كافران تشور كرد. يا ربي خوايا أمروش كافران سر شوركة وظالمان كبسريانا وسرمان خبسريانا. داوكارم خواهي تعالى بخاطرنا وجوانا كان يخوي الرحمن في هدايات من بدا نور إيمان خاطر لكان معنا وصبر من في بخشي آرامي من في بخشي لو كسانا بين كواد دينك إخوة بجواني تطبيق كين وليه الله قرينا ويا رب العالمين آمين.